اما بچن المانيا لالمانيا كريزا حكومتها ايش خو نتشتكي و شرطي حكومتها هف بيماني كواليسيوني لالمانيا بسرنكت وشكستنك مزن خور در بخور يعني پشتی که لیبرال پارتیا لیبرال جه حکومت درکتن نه مجولی ساز کرنا کنگره خونه. او که دوستن جنگه جیتینه ناس کرن شخو آلمانیا جی ولاته کی پیش سازی گله کی مزنه لیبرال دخوازن پشت خو زیده به پیش سازی و گری ندن دبیجن هم جنگه خراب دکه و هم جی ضرره که گله کی مزن دگینه يعني جیانا خلقه یا تندرستی لیبرال تشتکی دنجی دبیجن و جی نرازینه یاسایا کوچبریه ما خازن ادی کوچبر بری خوب بدن آلمانی بریار روزا 23 ماه دیان ماه شباط 2025 سالا به لآلمانیا هالبجارتنین پیش وقتین پارلمان چی ببن بش ادی به حکومت کنو ورا آوا کرن لگوری راپرسیان دبکو پارتیا خریستیان دموکرات اپوزیسیون یا اپوزیسیونه جسدی 33 دنگام بدست خواه کی و لسروی مجارج مرا باخفه آلا شالی راپورتک آمده کریه تیدا بهتر بحثا و بابته دکه حکومتی ترافیک لألمانیا هرسی هێنا. ناکۆکی لەسەر چۆنیەتی ڕزگارکردنی ئابووری ئەڵمانیا بۆ هۆی لەسەرکارلاتدانی وەزیری دارایی کە سەرۆکی حیزبی دیموکراتی ئازاد. بەمەش حکومەتی ترافیک تەنیا حیزبی سۆشیال دیموکراتی ڕاوێژکار و پارتی سەوزەکانی تێدا ماوە. حکومەت ئێستا لە 415 کورسیەوە تەنیا 324 کورسی لە کۆی 735 کورسی بۆ ماوەتەوە. ئەمەش بووە باشترین هەل بۆ ئۆپۆزیسیۆن بە تایبەتی پارتی کریستیان دیموکراتەکان کە بە 152 کورسی دووەمین حیزبی گەورەی پەرلەمانی فیدراڵە. Wir sind vorbereitet, wir haben ein neues Grundsatzprogramm. ام جهل بجارتنم پیش وقت را آمدنه. مد کنگره گشتیا پارتیا خوده برنامه که نو یا بنگهین آماده کر کو پر زلاله و ام دزارن ام چه دخوازن. اف برنامه دی پر باش بگهیجه دنگ دیرین ما. ام دخوازن فرايدريتش مرت سروكاتية حكومة فدرال بكا وبابا سروك وزير نوية ألمانيا دداوية دا أو دكارا ألمانيا دوار هيزا أبوري سياسة دارفا أو لهي وبرفانية دا وگرنجي هوي آساي كو أوجي لوتكايا جيهانية ألمانيا جبوها البجارتن بيش وقت آمدايا برلمانتويا نو دي 23 صباط دا ورا هالبجارتن ام بهيفينا خريستيان ديمقراط سروكاتية حكومتي بكا Neue christdemokratisch geführte Regierung. Dass wir das benennen sollen, was ihnen angetan wurde. دەبێ شانزەی دوانزە ڕاوێژکاری ئەڵمانیا لە پەرلەمانی فیدراڵ داوای ڕای متمانە بکات. ئەگەر هاتوو کابینەکە متمانی لێسەندرایەوە دەبێ سەرۆکی ئەڵمانیا پەرلەمان هەڵوەشێنێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە بچێت. هەڵبژاردنێک کە حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن ڕێکەوتون لە کۆتایی مانگی 2 ساڵی داهاتوو بەڕێوە بچێت. Es geht ja jetzt endlich um Inhalte und nicht mehr um Klein-Klein. دداوية دا امي دفان هالبجارتنان دا لسر نافاروكي راوستن و ايدي ام بحثا تشتين بچوك ناكن برسا مزن اوه كونها پرين پركسان دبريكين وان دا كيمن گلك جوان در روشك پر خراب دنه و جبر ويكي پرزگريكين جواكي دوي بانگاشايا هالبجارتنه دا مجاركه چارنوي سازن گلو ام درفت انكار این پیشرسازی پیدا دکن گلو جبو پشتگیری جبو پیشرسازی اوتومبیلان هيا گلو ما آستا خانه نشینان مسئولگر کریه و دداویه ده دوی خلق بریاره بده گلو او دولتک بختوار دخوازن انگو دولتا سوسیال دخوازن آن دخوازن سیدیو هل بجیرن یاکو جبو بیتر بریکن خلق آسایی والا بکن امی وان مجاران دینن پیشیا دنگ دارن In den Geldbeutel der kleinen Leute. حکومەتی کەمینەی سۆسیال دیموکراتەکان و سەوزەکان دەیانەوێت بە هاوکاری دەنگی کریستیان دیموکراتەکان تاوەکو پەرلەمان هەڵدەوەشێنرێتەوە چەندین پرۆژە تێپەڕێنن. بەڵام پێشبینی دەکرێت شۆلز نەتوانێت دەنگی زۆرینە لە پەرلەمان بۆ پرۆژەی پاکێجی هاوکاری پیشەسازی و بەهێزکردنی ئابووری ئەڵمانیا کە پرۆژەیەکی ملیاردیە بەدەست بێنێت. نزیکەی 100 ڕۆژ لە بەردەم پارتەکاندا ماوە تاوەکو ڕۆژی هەڵبژاردن. هەر پارتە گوڕی داوەتە خۆی و خۆیان بۆ هەڵمەتی هەڵبژاردن ئامادە دەکەن لە ئەڵمانیا. ئەم هەڵبژاردنە بە قورسترین هەڵبژاردن لە مێژووی ئەڵمانیادا دادەنرێت و دەگوترێت قەیرانی حکومەتی ترافیک و شکستێنانی ئەو حکومەتە
ڕێخۆشکەرێک بوو بۆ بەهێزکردنی پارتی ڕاستەوە توندڕەوەکان پارتی AFD ئەو پارتی بە پێی دوایین ڕاپرسیەکان بێت لە پێش پارتی سۆسیال دیموکراتەکانەوەیە. ئەوان دروشمی هەڵمەتی هەڵبژاردنیان دێپۆرتکردنەوەی کۆچبەرانە. ئاڵەشاڵی ڕوودا و ئەڵمانیا